بە مەبەستی گەیاندنی پەیامی وشکاری بە هاوڵاتیان لە مین و تەقەمەنی لە ڕێی مزگەوتەکانەوە بەڕێوەبەرایەتی دەستگای گشتی کاروباری مینی هەولێر سمینارێکی بۆ مامۆستایانی ئاینی لە سۆران ساز کرد. ساڵانە و لە وەرزی بەهار زۆرترین هاوڵاتی بۆ گەشت و سەیران و جیابەهاریەکان ڕوو لە ناوچە شاخاویەکانی ئیدارەی سۆران دەکەن کە زۆرێک لە ناوچەکان مینڕێژ کراون. بەو هۆیشەوە لە ساڵی ڕابردوودا هاوڵاتی بوونەتە قوربانی مین کە چواریان گیانیان لەدەستداوە و 6 کەسیشیان بریندار و کەم ئەندام بوون. شکر بۆ خدا ئەم ساڵ تاکو ئێستا ئەو کاتێ ئێمە قسە دەکەین کەس نەبووتە قوربانی من و هیواخوازین کەس نەبێتە قوربانی ئەوە تەمەنایە لای ئێمە بەڵام زۆر بەداخەوەی باس دەکەم جێگای داخە ساڵی ڕابردوو دە هاو نیشتیمانی بوونەتە قوربانی مین و تەقەمەنیەکان کە لە نێویشیاندا ئەگەر بە ڕێژەوەرگرم 1970 شارەزای ناوچەکە بوونە و کە گوێڕایەڵی ڕێنمایەکانی ئێمە نەبوونە لە نێو ئەودا هاوڵاتی کە بەرمین کەوتن لە ساڵی ڕابردوو بەداخەوە ساریان بوونە قوربانی و 6 تریشیان بریندار بوون. دوای 31 ساڵ لە حکومڕانی هەرێم هێشتا زۆرێک لە ناوچەکان لە مین و تەقەمەنی پاک نەکراونەتەوە. بەڕێوەبەری دەستگای گشتی کاروباری مینی هەولێریش هۆکاری هێواشی پاکردنەوەی چێڵگەمینەکان دەگەڕێنێتەوە بۆ لایەنی هونەری و مادی. هەندێک ئیشکالاتی فەنی هونەری و هەندێک ئیشکالاتی مادیش لە بەردەممان هەیە کە ناتوانین تیمەکانمان وەکو پێویست بنێرین بۆ پاکردنەوە و پاکسازی ناوچە مین ڕێژکراوەکەن لە پلانماندایە و ڕێکخراوە کۆمەک بەخشەکانیش ئێستا لێمانەوە نزیکن بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی زۆر چڕتر بچینەوە سەر ئیشەکانمان و ناوچەکانی بە مین ڕێژکرا و پیسبوو خاوین تر بکەینەوە. دوای کۆتایی هاتنی ساڵانێکی زۆر لە شەڕ هێشتا ئاسەوارەکانی شەڕ بەردەوامن و هاوڵاتیان دەبنە قوربانی. ناوچەی باڵەکایەتی و برادۆز زۆرترین ناوچەی پیسبوون بە مین و تەقەمەنی لە پارێزگای هەولێر کە زۆرینەیان لە شەڕی نێوان عێراق و ئێران دانراونەتەوە و بەشێکیشیان لە شەڕی ناوخۆ. ساڵانەش بەو هۆیەوە چەندین هاوڵاتی دەبنە قوربانی. بەپێی ئامارەکان لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا زیاتر لە 14,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان بوونەتە قوربانی مین و تەقەمەنی. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.